بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویستمان خۆشحاڵین جارێکی دیکە لە پۆدکاستێکی دیکە بە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست گەشتینەوە. میوانی ئەم جارەمان بەڕێز مامۆستا سەلمان کۆچەری کە بەڕێزیان یەکێکن لە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری بۆ خولی داهاتووی پەرلەمان. ئەم جارە گفتوگۆ دەکەین سەبارەت بە ئەزمموی ژیانی و وێزگەکانی ژیانی ئەو هەورازوو شێ و ناڕەحەتی و خۆشیانی کە لە ژیانی بەڕێزیاندا ڕووی داوە باس دەکەین و لە کۆتایی بەرنامە کەشماداوەکەم و جارێک باز لەو دەکەین کە بۆ پێکە بەڕێزیان کاندیدن لە کۆمەڵی دادگەری بۆ خولی داهاتووی پەرلەمانی کورسان دەیانوێت لەو ڕێگەوە چۆن خزمەت بە گەل و نیشتیمان و بە هاوڵاتیان بکەن، چۆن داکۆکی کارێکی سەرسەختی ئەو کەسانە بن کە زوڵم مستەمێکی ئەجگار زۆریان لێکراوە نادادێکی زۆر لە وڵاتی ئێمەدا هەیە بتوانن ئەوان بە نوێنەرایەتی ڕاستەقینە ببنە نوێنەری ئەم هاوڵاتیانی کە لێسادا لە ناڕەحەتی و لە زوڵ مستەمێکی ئەجگار زۆردان. مامۆستا سەلمان زۆر سپاس دەکەم بۆ دەرفەتە. زۆر سپاس کاکدانیا، زۆر سپاس بۆ بەرنامەکەتان پۆدکاست پێش هەموو شتێ ئەو ڕێگەی ڕانیهاتی بۆ سلێمانی ناڕەحەتی نەکردی؟ بەرەوەڵایی یەکێک لە ناخۆشیەکانی ئەو هاتوچۆی ئەو ڕێگای ڕانیە بە تایبەتی ڕانیە بۆ دوکان ڕێگایەکە سەختە، چاڵ و چۆڵی زۆرە، قەرە باڵخە ئەمجا ئەو تڕێلانە دەڕۆن پێشکەوتن و پێشکەوتنەوە مەترسی زۆرە. هەر پێشوی ینی بەرنامەکە دەست پێ بکەین کاک سەلمان، ینی ئەو ڕێگە و بانانە ئەبینین، ینی من هەموو جارە بیرەکەمەوە کە لە تەلەڤیزیۆنە ئەیان بینی بانگەشە ئەکەنانی زۆر پێم سەیرە. ئەین بانگەشی چیەکەی تۆ ئەو ڕێگە و بانانەوە بینیوە تۆ ئەو هەموو زوڵم مستەمە ئەو هەموو ناخزم گوزاری پێشکەشە بۆم میلەتە کردو کەچی بانگەشەژەکە نەزانڵایی زۆر ئەسەف چکەوان بەو ڕێگایە دادێن. ئێستا ئێمە هەتا هاتوین لایەن کەم خۆمان لە 200 چاڵ داوە، چاڵی وای لێ ینی زۆر جا بەو ڕێگایەدا هاتوین جارێ 5 کەس بووین، سیارەی زۆر باشمان پێ بوو، باران دەباری لە چاڵێکماندا تایەکە هەمووی ورد بوو ڕاوەستانیدی هەندێک جا بۆی خراپی ڕێگاکانەوە ئەنی لە کات و لە مەوعیدیش دوا دەکەوین ئەنیوەڕێ اینجا سەرڕای ئەم ڕێگایە بەڕاستی بۆتە ڕێگای مەرگ خەڵک ترسی لێ هەیە. ئێستا من کە هاتم پێشەوە بێم خێزانم وتی ئاکات لە خۆت بێت پەلەمەکە وریای ڕێگاکە بە چکە بەڕاستی ڕێگایەکە یعنی دووەم هۆکاری مردنە. وڵاتیاتر لە 30 ساڵ هەستی ساڵ دەبێ وای هەنی ڕێگاکای سەردەمی ڕژێمی بەحسە چانەکراوە ئەنجام پرۆژەکە هەبووە بەڵام بەشێکی چاکراوە بەجێهێشتراوە هیچی تاو نەکراوە بە تاواتی نە نیشانە نە لە شوێنێک دادانەی لە شوێنێک کە دەچیەوە سەر ڕێگای تاکی ئەنی زۆر خراپە ڕێگاکە. بێگومان دەست پێ بکەین کاک سەلمان، ئەگەر بڵین سەلمان کۆچەری کێ؟ بەڵێ دەستان خۆش بێ. وەڵام من سەلمان عەبدوڵڵا کاکەمەلا ناسناوم سەلمان کۆچەریە، زۆر کەسیش پرسیار دەکات دەڵێ ئەو کۆچەریە لەکوێ هێناوە. من دەفتەرێکی کۆنی بابم بە یادەوەری بەجێ مابوو لەو دەفتەرەدا تەماشایم کرد، بابم ئەو یادەوەریانەی تۆمار کردووە کە ڕۆژانە جاران وابوو بە زۆری خەڵکی خوێندەوار یادەوەرێک دەنووسیەوە لە پەڕەکاندا کاغەزەکان دەمیشت لەسەر کاتێ کە ئەو پەڕاوم دەخوێندنەوە لەسەر بەرگی پەرتووکەکە نووسرا بوو کۆچەری بەختەوەری. ئیدی من لەوە کۆچەریەکەم هەڵبژاد و خەڵک هەر دەڵێن سەلمان کۆچەری و یەکەم وتاری ڕۆژنامەوانیشم لە 2004 هەر لە ڕۆژنامەی کۆمەڵ بە ناوی سەلمان کۆچەری و بڵاو کردەوە ئەوەیە. وەکو لە دایک بوونیش لە چواقڕنە لە دایک بووم، ئەسڵ خەڵکی بناری قەندیلم، پشتاشان بناری قەندیل دەبەرێکی فراوانە. وەناغی مناڵی چۆنی بوو؟ بەڵێ وڵای ژیانی منداڵی ئێمە تۆزێک جیاوازە، یعنی ئێمە مناڵی دایکمانی، ئێمە کەڵەژنێک بە خێوی کردوینە ئەگە بیگەڕمەوە. من تەمەنم تقریبان 4 ساڵ و نی بۆ 5 ساڵ دەبوو. دوای سەعات 2 شەو لە هاوار و دەنگی گریانی نەنکم بە خەبەر هاتم. ڕۆژێمی بەعس بەسەر ماڵماندادا باوکم لە ڕێخستنەکانی کۆنی پێشمەرکە بوو بسەبت 2 هەشتی ساڵی 1991 مانگێک بەر لە ڕاپەڕین سیارەی سەربازی ڕۆژێمی بەعس جێم قادە زیاتر لە 10-15 سیارە ئەو کۆڵانیان هەموو گرت و بە سەربان و بە شەق و بە
پێلا قاتنە ماڵمان لە دەنگی هاواری نەکەم بە خەبەر هاتم کە بینیم پۆستاڵی حەسکەریم بینی سەربازی عسکەری ڕەشێمی بەحسم بینی هەمووی لەو ماڵە کۆبوونەوە ئیدی بابمیان کرد و قۆڵبەستیان کرد نەنکیشم زۆر هاواری دەکرد زۆر دەکریا زۆر پەرۆشی باوکمی بوو منەو کاتە زۆر منداڵ بووم بیرم دێ ئەوە یەکێکە لەو مەشهدانێت کە هەرگیز بیرم ناچێتەوە زۆر منداڵ بووم باوەشم کردە قاچی یەکێک لە بەحسیەکان وتم توخوا بابم بۆ بهێنەوە بابم مەبەن باوکم مەبەن هەموو ماڵەکە ببەن بەس باوکم مەبەن بیرم دێ کە ئیدی بە شەق پاڵیان نام و دەنگی هاوار و گریان و هەموو ئەوانە تێکەڵ بوو ئەوە یەکەم ساتە یەکەم ڕووداوە کە بەسەر مندا هاتووە و تەنانەت هەتا بەیانی عەسرەکەش کەس نەوێرا دەرگامان لێ بکاتەوە لە ترسی ڕەشێمی بەعەس و باوکم لەو کاتەوە ئێمەی بەجێهێشت لەو کاتەوە ماڵ ئاوایی لێ کردین ینی بەتۆمەتی چی بردیان بەڵێ باوکم ڕێخستنی کۆنی پێشمەرگە بوو و ڕێخستنی کۆنی بستنەوەی ئیسلامی بوو پێشتریش پێشمەرگە بووە دیارە لەگەڵ حەوت کەسی کە دەستگیر کران هەموویان ڕەوانەی ئەبوخرێب زیندانی ئەبوخرێب کران و لە هەشتی دوی ساڵی 1990 ئیدی نەمان بینینەوە لە ئەبوخرێب لە سێدارە دراون ئیدی ئەمە یعنی یەکێکە لەو ڕووداوانەی بە سێمەدا هاتووە جا ئێمە زۆر ورد بووین زۆر بچووک بووین بەڵێ داکەم 6 منداڵی بەمنەوە برا گەورەکەم 7 ساڵ بوو ئیدی هەمووی لە 5 براو یەک خوشک دایکم لەو نەهامەتی و لەو دەردەسەریەوە یعنی وەکو کەڵەشنێک هەمومانی بەخێو کردووە ئیدی ئەواشیانی هێناوە و گەورەی کردوینە و هەر هەمووشمان سپاس بۆخوا هەر هەمومان خوێندنی پێتەواو کردوینە و هەمومان خوێندنمان تەواو کردووە ئێستا سێمان لە بنەماڵەکە ئێمە هەر مامۆستان مامۆستایەتی دەکەن ئەوانی کەش هەموو خوێندنیان تەواو کردو و خوشکەکەشم هەر خوێندوویەتی بەڵام ئەمە خوێندنی تەواو نەکرد و چووە سەر ژیان و ماڵی خۆی ئیدی ئەوە ژیانی ئێمە بووە ئێمە یعنی ئەوانەی ئێمە براکانم وە خوشکەکەم ئێمە لە بێناسیدا گەورە بووین بێناسی باوک بەڵام دایکمان وەکو کەڵەشنێک ئێمەی بەخێو کردووە چاودێری ئێمە کردووە یعنی ئەوە گەورەترین سەرمای ئێمە دایکمانە بەڕاستی باوکشم خەباتکارێک بووە نی ڕێخستنێک بووە ڕۆڵێکی زۆر گەورەی بینیوە لە ڕوبەڕووبوونەوەی ڕەشێمی بەحس وە پێشتریش دەستگیر کراوە و لە ساڵی 1970 خۆپێشاندانیان لە دژی زۆرداری و سڵم و سۆری بەحس ڕێخستووە ئەو کاتیش هەرگیراوە یعنی ژیانی باوکم گیران و سجن و ئازادانی ڕژێمی بەعس و ڕوبەڕووبوونەوەی بەعس و هەتا ئەوەی کە لە ئەبوخرێب لە سێدارە دەدرێت بەپێی زانیاریەکان کەەوەی مە بەدەستمان گشتووە کە لە 91 دەگیرێن دواتر لە زیندان دەمن تا ساڵی 1993 لە سێدارە دەدرێن و ئەوەی یعنی بۆ ڕاپەڕین هیچ سۆراقێکتان نەکرد بتوانن ینی کەس و کارەکەتان هەوڵێک بدرێت زۆر هەوڵ برا هەوڵی زۆر لە سەرانسەری یا هەرێمی کوردستان عێراق و ئەو کاتەی پارەیەکی زۆر کۆکرایەوە هەر ماڵی ئەو کاتی 1000 دیناریان لێ وەرگیرە چون توانیان دوو مواجە بکەن دوو مواجەیان بینینیان لە دوو کات دایکم یەک جار نەنکم دوو جار و مناڵێکمان لە دوای گیرانی باوک لە دایک بووە کە ناوی حەکیمە حەکیم باوکمی نەبینیوە ئەو بەزینی ڕووبەڕوو تەنیا بوێنە و باوکمیش حەکیمی نەبینیوە بوێنە ئەو حەکیم ئەو مناڵە بوو بەڕاستی کە لە دایکبوونێک و لە توای گیرانی باوکم نە حەکیم باوکمی بینیوە نە باوکشم حەکیمی بینیوە ئەمە یەکێکە لە یادەوەریەکانی دوای بابمان کە زۆر خەریبە زۆر خەریبە کە بیری لێ بکەینەوە چونکی کاتێک کە مناڵی ئەم بیرم دێ کاتێک کە منداڵی زۆر حەز دەکەی یعنی هەز بە خەریبی دەکەی کە باوک نییە چونکە باوک ئەگەر بە هەر شێوازێک بێ
ئەگەر تەنیا من زۆر جا قسە دەکەم ئەگەر باوک پەرەسێلکەیەکیش بێ سیادەیە لە ماڵدا ئەنی جوانە هەبێ سوکناییە دایک زیاتر دایک هەموو ژیانە هەرچەند من زۆر جارە قسەیش دەکەم ناڵ بە لە دەستدانی دایکی بێ باوکو و ئەوەی پێدەوترێت هەتیو دەبێت دەنا بە لە دەستانی باوکینیا بەڵام بێناسی هەر پێوە دیاران کاریگەری لەسەر ژیانی دەمێنێت ئەو ناڕەحەتی و سەختیانی ئەو قۆناغە بەڕێت کردیانی کاریگەری هەبوو لەسەر ژیان بۆ دروستبوونی کەسایەتیت بۆی کە شاز لە شازەکان زۆر جار ئینسان بە ناڕەحەتی و بە سەختی دەست پێ بکات دیدی وردەوردەبەرگەی زۆر سەختی دیکە دەگرێت بەڵێ وڵا ئەم سپاس بۆ خۆ ئێمە دایکمان زۆر جوان پەروەردەی کردین هەر لە سەرەتاوە فێری خوێندن و خوێندنی قورئان و ئەوانەی کردوین وە ئەو کاتیش کە بستنەوە ئیسلامی بوو کادیرانی بستنەوە ئیسلامیش ئاگیان لە ئێمە هەبوو و من زۆر جابیرم دێ مامۆستا شەریف بە ڕەحمەت بێ دەهاتە ماڵمان دادەنیشت قاچەکانی ماشەڵڵا درێژ بوون پەنجەکانی زۆر درێژ مامۆستا شەریفی ڕەحمەتی دەهات دەیوەی وەرن مناڵەکان هەمووتان جێگەتان دەبێتەوە لەسەر لە باوەشی مندا ئەنیێوانە ئەوە کاریگەری هەبووە لەسەر پەروەردەی من بەڵام ناڕەحەتیەکانیشیان بەڵێ ئێمەی دروست کردووە یعنی ژیان ئەو کەسەی کە دروست دەبێت پێدەگات دەبێ ناخۆشی ژیانی زۆری بینی بێ بێگومانێمە لەو کاتەوە کە ئەنی کە ژیانمان بە ناسۆری و بەگرتن و زیندانی و بێ باوکی دەست پێ کردووە باشتر توانیمانە بەرگەی ناڕەحەتیەکانی ژیان بینەوە و زۆر جا ئیرادەشمان ئەنی تونتر قایم بووە بەسە من یەکشت کە ینی کە کاریگەری بێ باوکمی زۆر بەسەر دیار بوو ئەوش کە من تۆزی منداڵیم تند بوو مناڵیم تند بوو ینی بۆی ئەو کاریگەری گرتن و هاتنی ڕژێمی بەحس و ئەوانە تۆزی منداڵیم شەڕ و شۆڕم زۆر بووە زۆر سەری زۆر کەسم شکاندووە زۆرش سەریان شکاندومە ئیدی لێدان و ئەوانە هەبووە لە ژیانماندا بەڵام ژیانیش بە هەردوو شێوازەکەی خۆشە باوەڕ دەکەی ژیان ئەگەر هەر لە خۆشی داوێنەوانە ئەوەندە هەست بە چێژینەکەی بەڵام کاتێک کە ناڕەحەتیەکان دەبینی وەندێک قۆناغ خۆشی دەبینی زیاتر چێژ لە قۆناغەکانی ژیان دەبینی هینا من بیرم دێ کۆڵانەکانی چواقڕنە هەمووی گێڕاوم کە بە کارتۆن کولێرە بەڕۆنم فرۆشتووە کۆڵانەکانی حاجیاوە هەمووی گەڕام زۆر بچوک بووم تقریبا پۆلی یعنی لە پۆلی 1970 ئەو کاتێک پۆلی 1 و 2 تەوسەی پێدەوترا من کولێرە بەڕۆنم دەفرۆشت و بە کۆڵانەکان دەگەڕام هاوارم دەکرد کولێرە بەڕۆن ئیدی ئەوە یعنی ئەو گەڕان و سەردان و ئەوانە زۆر کاریگەری دروست کرد وای کرد کێمە دروست بین و زیاتر بەرگەی ناڕەحەتیەکانیشیان بکرین باست لەوە کرد کە دایکت ڕۆڵی زۆر باشی هەبوو لە ئەوەی پەروەردەی ئیسلامی لە نێو دەرس و دەوری قورئان چۆنی بوو دەرس و دەورەکان چۆنی بوو ئەو سەردەما ئێمە ئەو کاتەی ئێمە بە شەڕی ناوخۆش هەربوون بەڵێشە ئەمە تقریبا فترەی وا بوو ئێمە لە هەندە تقریبەنەوەی من بیرم دێ لە دوای نەوەت و چەند مەشهەدێکی کەم لە دوای نەوەتویەکەوە بیدێ بەڵام لە دوای تقریبا 93 و ئەو شەڕی ناوخۆی کە دروست بوو ئەو کاتەی بستنەوەی ئیسلامی ئەو کات مەقەڕێکی هەبوو لە نزیک ماڵێمە پێدەوتە بارگا مەقەڕێکی سپی هەبوو دایکم دەیناردینە ئەوێ لەوێ دەرسیان پێدەوتین و زۆر ئەنی هەستیشمان بە چێژێک دەکرد چونکە ئەوانەی دەرسمان دەخوێن تۆپێکی بچووکیان پێدەداین و ساحەیەکی بچووکە بوو دایان و دوای دەرسەکە یاری بکەن ئەومان هەبوو بۆی دایکم دەیناردین بۆ ئەوە وەلا قوتابخانەش بەڕاستی مامۆستای زۆر باشمانە بوو یەکێک لەو مامۆستایانە کە زۆر نازیمنی هەڵدەکردناوی مامۆستا سەروەر بوو ئەم مامۆستایە ینی هەم لە مەکتەب دەرس پێدەوتین هەم لە مزگەوتیش دەرس پێدەوتین ئەمن تقریبا لە 5 بۆ 5 ساڵی بەرەوسەر هەموو قورئانم خوێندەوە عنی بە خوێندن هەموو قورئانم خوێندەوە بەڵام ئەو کاتی شێوازی خوێندنی قورئان تەجوید و ئەوانە نەبوو وەک کە هەموو ئەوە قورئانم خوێندووە لەو کاتیشەوە یعنی ئەوەی من بیرم دێ لە 5 ساڵیەوە زۆرینی هەموو ڕەمەزانەکان بە ڕۆژ و بوومانی لە 15 ڕۆژ کەمتر نەمگرتووە لە مناڵیەوە جایدی ئەمان ئەوە ڕوحیەتێکی ئاینی
لە نێوماندا هەبووە و جگەلەوەش بە کاریگەری باوکم هەر لە سەر دایکم هەبووە چ کاتی خۆی باوکم بەنهێنی بەنهێنی لە شووری زۆر بچوو دەرسی وتۆتەوە دەرسی پەروەردەی ئیسلامی بە خەڵکی وتۆتەوە ئێستا زۆر کەس دەبینم زۆر ئافرەت دەبینم کە خاوەن ماڵ منداڵن دەڵێن باوکت دەرسی پێوتوینە جگەلەوە باوکم زۆر حەزی لە خوێندنەوەی کتاب و پەرتووک و ئەوانە هەبووە و یەکی لە دوای خۆشیەوە کتابی زۆری بەجێهێشت ئەنی جگە لەوانە شرێک کاسێتی بچووکە بوونەوە دەمی تەسجیل پێدەوترا ئەوانەشی زۆر بەجێشدا ئیدی دایکم ئەو تەسجیلێ ساڵانێکی زۆریش مابوو هەموو بەیانیان ئێمە هەموو بەیانیان کاڵ دەستان قورئان عەبدولباست بوو زۆر ئەنی مەشاوی عەبدولباستەوانە بوو بە دەنگی ئەگە هەڵدەستان گوێمان لە دەنگی قورئان بوو ئەو کاتەی ژیان زۆر سروشتی هەبوو تەسجیلێک بوو بەیانیان بە زۆری قورئان بوو کاڵدەستای دەنگی کاڵەشێر و بۆ ئەنواع چۆلەکە و نەبوو بۆ منە خانووەکان سەبن خانووەکان هەموو گڵ بوون کۆڵانەکان هەمووی گەڵ بوون خۆڵ بوون ئاو لە دەرێ بوو هەموو داروبار بوو یعنی ئەو سروشتم قەت لە یاد ناچێتوانێ ئەوە سروشتێکی خۆش بوو چەنە ئیدی دایکیشم هەر لە دوای ئەوەی کە باوکمان ڕۆشت هەموو دەمێ ئیشی کردووە ئانی ئیشی کردووە یعنی یەکێک لەو شتانێک کە من هەرگیز بیرم ناچێتەوە دایکم دەچوو بژاری برنج ئەو کاتەی بژاری برنج بۆ خۆت دەزانی بژارکردنە کە لە ناو ئاوێدایە کە زۆر لە ناو ئاودامایەوە بە بژارکردن قاچ دەسووتێ دایکم کە شەوانە بیرم دەکردەوە کە هاتوونەنە لە کاتی نیوە شەودا زوو و ئاوی دەکرد بە قاچدا ئاوی ساردی دەمخوای ئەمە بۆچی مەڵێ هەموو لە تاو ئازاری سوتانەوەی قاچەکانی ئەنی ئەوەندا ئافرەتێکی خۆراک و بەخیرەت بوو بەڵێ ماوە خۆتەمە درێژ بێ ئەنی ئێمەی بە ناڕەحەتی و دەردەسەریەکی زۆر بەخێو کردووە و هەرگیزیش کۆڵی نەداوانی بەردەوام ئیشی کردووە تاوە ئێمەی پێگەیاند خۆتە من درێژ بێ لە ساڵامەت هیچ یادەوەری شتێکە نییە لە کاتی شەڕی ناوخۆ لەو دەمەی ئەو شوێنانەیە خود ئەوەی کە بوونی هەبوو وەڵام من قۆناغی گرانیێکی زۆری ژەبوو لەو گرانیەکی زۆر هەبوو لە 96 بەڵێ بەڵێ یادەوەریەکان زۆر هەیە ئێمە یەکێک لەو یادەوەریانەوە بوو کە دایکم منداڵەکانی خۆی و ئەو منداڵانێکە گەورە بوون دەیبردین بۆ دەشت لە دەشت گوڵەکەنمان کۆ دەکردەوە گوڵەکەن مونۆک و ئەوانە بە دوای جاری وابوو زۆر دوور دەکەوتینەوە لە چواقڕنەوە دەچینە دەشتی تر و ئیدی لەوێ کە دەکەڕان یەکێک لەو یادەوەری خۆشانە ئەو بوو دایکم زۆر بەخیرەت بوو کە مارێکی دەبینی هەمومان بە دومارەکە دایکم مارەکەی دێگرتەوە ئەو لەبینمان ناچێتەوەنی ماشەوە ئەوەی هەبوو یان زۆر جار دەیوت وەرن دوعاتان بۆ دەکەم بۆی زاری مار ببەستین ئەمە هەموو دەچوین دوعای بۆ دەکردین یەکێک دوعانە دەخوێن ئیرادەمان بۆ دروستە بوو ئەوە یەکە لەو یادەوەریانێک کە لە دەشت و دەر هەمان بۆ بەڕاستی چێشی خۆی هەبوو یەکی کۆتانە کردەوە بۆی کە بەڵێ ئەو گوڵە تاک بە تاک گوڵەکەنمان کۆ دەکردەوە نۆک تاک بە تاک کۆمان دەکردەوە اینجا هەمان کۆمان دەکردەوە دەمان فرۆشتەوە هەندێکی بوونەوەی کە بەکارمان دەهێنا باس چکە یەک ڕۆژ دو ڕۆژ نەبوو بەردەوام دەچوو اینجا زۆر جار ئەو کاتەی تووتن دەکرا بۆن بە هاوینان دایکم ڕێک دەچوین تووتنمان بەکرێ تووتنمان پێوە دەکردوە دەخسەدا و هەڵی خەو لە چارداخ و لەوانە ئیدی لەوەش ئەوانەمان بەبییر دێ کە لەگەڵ دایکمان دەچوینە دەشت و دەر بۆیە من ئێستاش حەزم لە دەشت و دەر و شاخە چکەوە بە بەشێک بۆ بە بەشێک لە ژیانمان وەکو یادەوەری ماوە لەلا ئەوسە سەلمانەگەر بڵێم خاڵێک کە ئەو فترەی منداڵی گەنجی هەمووی تا ئەلحەمدولillah وەستان زۆ باش بوو خاڵێک پێ بڵێ کە زۆر ینی سەختترین بوو یان ناخۆشترین بوو بۆ ژیانی ئێوە وەڵا قورسترین و سەختترین
حاڵەت لە ژیانی ئێمەدا ئەوە بوو کە بەڕاستی ئێمە هەتاکو لەو کاتەوەی کە باوکمان گریا لە 91 ئێمە هەموو شەوان خەیاڵ و خەونمان ئەوە بوو باوکمان لە دەرگابدا بگەڕێتەوە. من بیرم دێ هەرچەندەوە هەنی کە دەگەڕمەوە ڕووداوەکەی یعنی هەمیشە بیرم ناچێتەوە هەرگیز. نەنکم چوو بۆ مواجە بۆ ئەوەی بابم بڵێ کە هاتەوە بۆ بەیانیەکەی قەرباڵەکەی زۆر لە ماڵماندا بوو، خەڵکێکی زۆر زۆر کۆ بوویەوە. منیش کە بە خەبەر هاتم وتم چوون بۆ لای نەنکم، چکە بە سۆری من هۆگری ینی لەگەڵ نانکیشم هۆگر بوومانی نەنکم وتی بڕۆ بابت هاتۆتەوە باوکت هاتۆتەوە. دیارە وەکو خەبەرێک بووە خەبەکە نەهات بۆ باوکم، بەڵامیش کە چوومە ژوورە و زۆر بەدڵخۆشیەوە چوومە ژووری میوانەکان تەماشام کرد، یەک بەیەک تەماشام کرد و تۆقم لە هەمووان کرد کەچی باوکم نەبینیەوە. ئەو یەکێک بوو لەو ڕووداوانە هەرگیز بیرم ناچێتەوە. ئیدی من هەر خەیاڵم دەکرد کە چۆن باوکم ببینمەوە بۆ دوجار من ئەو خەونم بیردێتەوە. یعنی پێشم وایە هەر ئەو خەونە ڕێک لە دوای ئەو خەونە ئیدی باوکم لە سێدارە درابێ. ئەویش کە جارێکیان شەوێک خەونم بینی جا باوکم ڕشێکی ماش و برنجی هەبوو، شەکەی تۆزێ زۆر بوو. تەمەنی چەند دەستگیر کرا 27 ساڵ، زۆر گەنج زۆر گەنج. بیرم دێ باوکم لە دەرگایدا دەرگاکەی کردەوە لە خەونمدا. منیشتم بابە بانکم کرد باوکم ڕاکەم بۆ لایبان باوکم دەرگاکەی نەهاتە ژوورەوە دیڕۆی ئەوە دو خەونیشم بۆ بە باوم هیچ خەونێکترم بە باوکم نەبینیوەتەوە. ئەوە یەکێکە لەو ڕووداومە ساتانی کە یادەیە وەریانێ کە هەرجار بیری لێ دەکەمەوە زۆر بەلامە ناخۆشە. جێگەی بەهشتی ئینشاڵڵا خۆی بە پێشەیت قبوڵی بکات ئینشاءڵڵا. بینە سەر دواتر گەنجەتی و ژیانی خۆت لە شاری ڕانیە یەکێکی لە چالاکە مەدەنی دیارەکان کە هەمیشە بەردەوام حتمەنیمە پێشتر بەنامی زۆرمان کردووە لە پەیامی ڕۆژ پێکەوە سەبارەت بە داکۆکی لە گەنجان داکۆکیکردن لەو زوڵ مستەمی لەو دەڤەرەیە ئەکرێ. ینی من شادی دەدە ماشەڵانی زۆر چالاکی مەدەنی ناوەکەی خۆی بەخۆیەتی یاخۆ دەستە خۆش بێ. لەم ژیانی ئێستا مادەیانەوەی کە ڕابردوو ئەزمموی خۆت ینی ئەو ناڕەحەتی سەختیانە چین لەو دەڤەرەیە هەنی خەڵکی ئەوێ گەنجی ئەوێ چۆنیە چۆن ژیان ڕاپەڕین خەڵکی دەبەری بتوێن و پێش دەرکردی بە هەموو ئەو ناڕەحەتیانەوە بۆی ڕاپەڕینیان کرد بۆی لە دەستی زۆری و زوڵم و زۆرداری بەعەس نەجاتیان بێ. سەدان و هەزاران شەیدیان داوە خەڵکیان دەبەر. بەڵام بەداخۆ لە دوای ئەو هەموو ساڵە حکومڕانیەکی زۆر خراپ و وێران هەبووە لە دەبەرەکەدا. گەنجانی مە هەمیشە بێناسن، ینی لاوانی مە هەمیشە بێناسن. ینی گەنجمان هەیە گەنج لەو دەڤەری بتوێن و پشت دەرە وەڵڵا بە 2 ڕۆژ 1000 تەفی نەخواردوە. ئێمە چۆن قبوڵی دەکات؟ چۆن ئەو ئازارە نەچێژی؟ وەڵڵا گەنجمان هەیە بە حەز و ئارەز و ئەوەیەشیان پێک بێنێت بچێتە ماڵ ناو ماڵی خۆیەوە خانەوادەیەک دروستکە بەڵام یەک دەرچینیەکە پێوێشن بهێنێت هیچی نییە. لە کاتێکیشدا دەبینێ بەرپرسێکی زۆر کوڕە مەنسوول کوڕە بەرپرس تەلا کۆشک و باڵەخانە دەڕازێنەوە کوڕەکانیان هەرجارە لە شوێنێک ڕادەبێن کێ خەباتی کردووە؟ ئەو خەڵکە خەباتی کردووە. هەنی ئەوەی کە لە بیتوێن و پشتدەرە هی گوندەکانی دەوروبەرە شۆڕشی نوێ لە گوندەکانەوە دەست پێ کردووە. ئەو خەڵکە داکوبابی ئەو گەنج و لاوە نانیان بە پێشمەرگە داوە، خواردنیان بە پێشمەرگە داوە، ئەوانیان شیاندووە، خەباتیان کردووە. یعنی لە ڕیزی پێشەوەی ڕاپەڕین دابوونە. هەنی خەڵکێکی زۆر بەخیرەت بووە کە دەبینی ئەویان کردەوە قوربانیان داوە دەسەڵاتش ئەوە مامەڵی دیکە بکە. ینی بۆیە گەنجی بتوێن و پشتدەر گەنج و لاوێکە زۆر پێناسە لە ناڕەحەتێکی زۆر دادەشی وە گەنج و لاوێکی خۆین گەرمیشە. دڵنیام ئەکە گۆڕانکاری نەکرێ بە هێز بە جوڵانەوەی تونند
دەسەڵات ڕادەماڵن لەو دەبەرەوە. بۆیە یعنی پێویستە گۆڕانکاری بکرێت، پێویستە بە ڕێگەی بۆ نمونە ڕێگەی هەڵبژاردن بێ، بە ڕێگەی سنمی بە ڕێگەیەک بێت کە زیانی لێ نەکەوێتەوە. ئەمە ناڕەحەتیەکان ئەو ناڕەحەتیانەی کە هەبوونەوە من ئەو ژیانێک کە خۆم بینیومە من با ئەو مەسات چیرۆکەی گێڕامەوە ژیانی من بووانی چارێ بەر دەکا ینی بە ئاو ینی کە دەبینم دەچمە دایرەیەک کە دەبینیم کوڕە بەرپرسێک کە دەبینیم کە مەسوولێک کە دەبین کەسێکی دەسەڵات یەک دنیا زەوی پاوانی داگیر کردووە و خەڵکێکی شەوا فەقیر و ژارە چۆن بوەستم والله هەرگیز ناتوانم بوەستم. بۆیە زۆر بێگوێدانەوەی کە من 8 جار گیراوم 8 جار لەسەر خۆپێشاندان و نووسین و کاری ڕۆژنامەوانی گیراوم بەڵێ لە سنووری خۆمان لە هەولێر بەشێک لە هەولێر بەشێکی لە سلێمانی جاری بەڵێ هەڕەشا تەقەشم لێ کراوە تەقەم لێ کراوە بە کێبڵ کارەبایی لێیانداوم لە نێو خۆپێشاندان ئیدی بە گێرە شێوێن ناومان هاتووە هەر بەیان نامەیەک لە هەر مزگەوتێک دەدرا لەسەر خۆپیشاندان مزاراتە ئاسایش تەلەفۆن دەکاوەڵا ئەوە تۆی و بەیان نامەی تۆ نووسیوتە ئەنی کاتی خۆیمە بە حکمیەوەی کە سەرپەرشتی زۆرینی مزاهراتەکان خۆپیشاندانەکانمان دەکرد لە دو هەفتەی شوباتەوە ترسمان نەبوو شتمان دەنووسی بڵاومان دەکردەوە ئیدی ئەوە خۆکار بوو هەرەوەیان دەخستە پاڵێمانی هەر جوڵەیە کە باو بووە ڕۆژنامە نووسی بیانی و لەگەڵ بووە دوو ڕۆژنامە نووسی ئیتالی موافقی هەرێمیان لەبسوو گرتویانین 11 سەعاتیان بەس ڕاگرتوین لەسەر یەک ڕستە ئەنی ڕستەیە کەوتومە ئێکا کە جاری وایەوە من دەڵێم بۆ دەمێ دەڵێ بۆ ینی بەسەوە وتووە من بڕوان بە ئەمنیەتی وڵاتە نیە 11 سەعاتەنیا ڕاگرتومە نابێ ئەو قسەیە بکەیت نابێ ئەو قسەیە لە هەڵمەتی بانگەشە لە ساڵ 2014 نۆ تاکە ڕۆژە من لە زیندان ڕاهێڵامەوە لە کاتێکدا وەڵا ئەتۆ چەند دەزانی منی شەرەوەندەوە زام سوێنیان خواردو کە بێ دەبێ بگیرێم تەلەفۆن بووە لە پاتێکی دەسەڵاتەوە نەمزانی بەجددیشم نەگرت بوابەتەکە وتیانە تو باسی پێشێلکاری دەسەڵات و مافی مرۆڤوانە دەکەی ئەو قسانە دەکەی لێت قوبڵ ناکەین دەبێ وەک تێزانیم ئەمر قەوزم بۆ دەرچوو گیرام دوای ئازاد بوونم دوای ئەوەندە ڕۆژ ئازاد بوونم وەڵا تۆ چەند حاکمت بینی ئێمە شەرەوەندە حاکم بین باش کات کە تاوانبار بم دەبێت دەعوام لەسەر بێ دەبێت ڕوبەڕووی جەرسەی مرافعە بێ دەبێت چون بەرامبەر حاکم بوەسمەوە ئەوانە نەبووە خەڵک ئەو نادادیە دەبینی ئەو وێرانیە دەبینێ شوێنێک نییە گەنجێک بە جوانی لێ حەسێتەوە لەو دەفەری بیتوێنە پشتێت نە پارکێکنەوەی هەلی کار وێرانە ینی گەنجمان هەیە گەنج لە سەعات دوو شێوەوە لە لەفەخانە دەمێنێتەوە حتا 12 نیوەڕۆ بەچەند 5 ساکاتە ئۆکەی هەلی کارە ینی وێرانێکی زۆرە داکانێکی زۆرمان جەرگیان سوتاوە ئێستا بە کۆچی گەنجە ئێستا هەیە دایکوانمان هەیە کە مناڵەکەی لەدەستداوە گەنج و لاوەکەی تەرمەکەشی نەدۆزراوەتەوە ئەو ماوەیە کچێک ینی کچێ ئافرەتێکی گەنج بە خۆ منداڵەکەی میلان و مەیلم لە ئیجە داخینکان و بەبێ نازی ینی ڕووداوی زۆرە مەسات بۆی خەڵک کۆچەکە کەس هەیە لە خۆشی کۆچکانەکەی ینی کۆچ لە ئەنجامی دوو سێشتە یەکەم ئەوەی کە نەبوونی هەلی کار دووەم زوم و زۆرداری سێ جیاوازی تەبەقی دەبینی گەنجێک دەبینی هیچی ئەنێوە قوربانی داوە کەس کاری قوربانی داوە هیچی لەو لای بەرپرسێک حکومی بە سارەی مۆدیل بەرز باڵەخانە چیە بێدەیکا بە تەنیشتیا دەڕوە ئەویش تەنانەت 1000 دینار تەبعیدێکی فاندا بێگومە کۆتایی بەرنامەکە باز لەوە بکەین جەنابتان یەکێکی لە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری زۆر بە کورتی دەتانوێت لە خولی داوتی پەرلەماندا کە ئینشاءالله بچنە پەرلەمان کار و پرۆژەتان چی بێت چۆن خزمەت بە گەنجان بە هاوڵاتیان یە نیشتیمانە بکەن بۆ پێیکە زۆر ورتر جیاوازتر لە کەسانی دیکە ئێوە زیاتر لە نێو خۆپشاندان لە نێو خەڵکی دابوون لە نێو موعاناتی گەنجان دابوون دەکرێت گەنج بڕای بۆ هەبێت لە ڕێگەی پەرلەمانەوە ئێوە بتوانن نوێنەری ڕاستەقینەی ئەوان بن و خزمەت بەوان بکەن
من زۆر جار دەڵێم حەق وایە گەنجان و لاوان بۆ خۆیان خاوەنداریەتی ئەم نیشتیمانە بکەن. خاوەنداریکردنی نیشتیمان بە هەڵوێست دەبێت، بە یەکگرتووی دەبێت، بە دەنگەکانیان دەبێت. ئەو قۆناغە قۆناغی سزادانی دەسەڵاتە، پارتی و یەکێتی. ئەگە گەنجان و لاوان دەیانەوێت لەوە دەرباز بن، دەبێت لەو قۆناغە بە دەنگەکانیان دەسەڵات سزادەن. ئێمە پشتیوان بەخوا بچینە پەرلەمان و نەشتینە پەرلەمان، بچینە پەرلەمان بە پرۆژە هەوڵ دەدەین، بە پرۆژە هەوڵ دەدەین، بە زەخت، بە هەر هۆکارێکە بێت. ئەگە من هەنی لە دەرگای هەر ماڵە پەرلەمان تارێک دەم، ئەگە بە هەر شێوازێک بێ دەبێت پرۆژە یاسایی پێدانی قەرز بە گەنجان و لاوان لە ناو پەرلەمان کەینەکردە، بۆی گەنجان و لاوان قەرزی بانقیان پێ بدرێت بەوان بەبێ سوود، بۆی بۆ خۆیان پرۆژە بنیاتنن، بۆی زەواجکەن، بۆی ژیان بنیاتنێت، با سلفەی زەواج بگەڕێتەوە بۆ گەنجان. دەبێ هەلی کار زیاد بکرێت. هەنی یەکەمە بەرنامەمان وایە لە ڕێگەی پرۆژەی پێدانی قەرزی بانقی بە گەنجان و لاوان بتوان پرۆژە بنیاتنێت. اینجا لە ڕێگەی زیادکردنی هەلی کار لە دەرفەت چۆن دەبێ هەلی کار، یعنی 100 پرۆژە لە دەڤەری بتوێن پشت دەروەستێنراوە، هێت 100 پرۆژە بەگەر خێوە لە هەنی کەم 5,000 گەنج دەکەوێتە سەر ئیش. بەکردنەوەی بۆ نمونە کردنەوەی هەلی کار کەرتی تایبەت دەبێت پێویستە حکوومەت ڕقابە لەسەر کەرتی تایبەت دروست کات بۆ ئەوەی کەرتی تایبەت گەنج و لاو بە ڕێژە لە ناو کەرتی تایبەت تا جێگەی بکرێتەوە و ڕۆژانەکەشی دیاری بکرێت. زۆر وێرانەیە کرێکارێک بە 10,000 بکە، چۆن ئەوە دەبێت؟ ئەمە پێویستە ئەوانە هەموو پێداچوونەوە بکەین و دەبێ کۆمەڵ دادگەری دەیەوێ داهات شەفافکە. ئێمە وەک پەرلەمانتارێک هەموو هەوڵێکی جدی دەدەین کە داهات شەفاف، چونکە ئەگەر وەڵڵاهی داهات لەو هەرێمی کوردستانە شەفاف بێت، هەموو تاکێک مانگانە بڕێک پارەی پێ بەردەکەوێت و دەتوانین لە شێوەی سۆشیال هەنی هەموو ماڵێک پارەی بۆ بگەڕێتەوە لە داهاتی نیشتیمانی، داهاتی نەوت، داهاتی گومر، داهاتی زەریبە و باجوانە، داهاتی دەخلی ناوخۆی. ئێمە وا دەکەین و هەروەها وەک کۆمەڵ دادگەری وا دەکەین بەڕاستی داهات لە هەرێمی کوردستاندا فرەچەشن بێت. ینی ئەوش لە ڕێگەی زیادکردنی بە جوڵاندنی سێکتەرەکان بە تایبەتی سێکتەری کوشتتوکاڵ، لەگە سێکتەری کوشتتوکاڵ بە جوڵە کەوت پیشەسازی بە جوڵە دەکەوێت هەلی کاریش زیاد دەکەن. زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا سلمان کۆچەری چالاکوانی کۆمەڵی مەدەنی و هەروەها کاندیدە لیستی کۆمەڵی دادگەری بۆ خولی داهاتووی پەرلەمانی کوردستان. زۆر سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی. زۆر سپاس بۆی وەش مامت بووە. زۆر سپاس دەکەین. بەڵێزان خۆشەویستانمان تا پۆدکاستێکی دیکە بەخواتان دەسپێرین، خواتان لەگەڵ.